سڵاو تا لێبێ بەڕێزان بەپێی ئەو زانیارانی کە دەست ڤارمیدیا کەوتووە لە شاری بەغداد بڕیار بوو ئەم شەو هێز و لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان کە گەورەترین کوتلەی پەرلەمانی لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆبوونەوەیەکی یەکلاکەرەوە و نائاسایی ئەنجام بدەن بە ژێرەی کارنامەی کۆبوونەوەکە لە ماڵی محسین ئەلمەندەلاوی سەرۆکی هاوپەیمانی ئەساسی عێراقی ئەنجام بدرێت بە مەبەستی یەکلایکردنەوەی کاندیدی پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق لەو بارەیەوە عەباس سەڕووت کە ئەندامی یەکێکە لە هێزەکانی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان زانیاری زیاتری پێدان ئاماژەی بۆ کرد کە بڕیار بووە ئەم شەو کۆبوونەوەکە لە ماڵی محسین ئەلمەندەلاوی ئەنجام بدرێت و کۆبوونەوەکی چارەنووسسازە و پێچێت دوایین کۆبوونەوە بێت یاخود کۆبوونەوەی یەکلاکەرەوە بێت بۆ پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق ئاماژەی بۆش کرد لە ئێسادا بۆ چوونێکی نوێ یاخود ئاراستەیەکی نوێ لە نێو چوارچێوەی هەماهەنگی شیعەکان هاتۆتە ئاراوە ئەویش ئەوەیە کە کەسایەتیەکی نوێ بۆ پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق پێشکەش بکرێت بە دوور لە هەموو ئەو کەسایەتیانی کە پێشتر پۆستی سەرۆکوەزیرانی عێراقیان بەڕێوە بردووە و ئاماژەی بۆش کرد لە ئێسادا کێبڕکێکی تون لە نێوان سێ کەسایەتی دیاردا هەیە ئەوانیش محەممەد شیع سۆدانی هەروەها نووری مالیکی و حەیدەر ئەلعەبادی سەرۆکی هاوپەیمانی نەسر ئاماژەی بۆ کرد لە ئێسادا کێبڕکێکە زیاتر لە نێوانی هەردوو کاندیدی دیاردان ئەوانیش محەممەد شیع سۆدانی و نووری مالیکیە بەڵام حەیدەر ئەلعەبادی وەکو کاندیدێکی چارەسەر یاخود مڕەشەحی تەسویە پێشکەش کراوە لە کاتێکدا ئەگەر کێبڕکێکەی نێوان محەممەد شیع سۆدانی و نووری مالیکی هێندە تون بۆەوە و نەگەیشتنە سازان ئەوە چانسی حەیدەر ئەلعەبادی زیاتر دەبێت بۆ ئەوەی ببێتە سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق هەروەها بەپێی هەندێک زانیاری تر کە دەست ڤارمیدیا کەوتووە زانیاری دزە پێکراوە ئەویش ئەوەیە کە لە ماوەی چەند ڕۆژی داهاتووە محەممەد شیع سۆدانی وەروەها نووری مالیکی لە ناوچەی سەوز کۆبوونەوەیەکی داخراویان ئەنجام داوە لەو کۆبوونەوەیەدا نووری مالیکی چەند خاڵێک یاخود چەند مەرجێکی خستۆتە ڕوو بۆ محەممەد شیع سۆدانی بۆ ئەوی پۆستی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق بەدەست بێنێتەوە و بڕیارە بە پێی و زانیارانی کە دەستمان کەوتووە لە گەڕەکانی دیکەی کۆبوونەوەکانی نێوان محەممەد شیع سۆدانی وەروەها نووری مالیکی تەواوی مەرج و خاڵەکانی نووری مالیکی ئاراستەی محەممەد شیع سۆدانی بکەن ئەو مەرجانە کۆمەڵێک مەرجن کە نووری مالیکی دایناوە بۆ محەممەد شیع سۆدانی واتە لە ئێستادا بە شێوەیەک لە شێوەکان نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا نەرمین واندۆ بۆ ئەوەی کە محەممەد شیع سۆدانی ببێتەوە سەرۆکوەزیرانی عێراق بەڵام تا ئێستا ناوەڕۆکی کۆبوونەوە هەروە ئەو خاڵ و مەرجانی کە نووری مالیکی پێشکەشی محەممەد شیع سۆدانی کردووە بڵاو نەکراوەوە لە لای شیکەوە جوموجوڵی تر لە ئارادایە بەپێی هەندێک لە میدیا عێراقیەکان ئیسماعیل قاعانی فەرماندەی سوپای قودسی ئێران بە سەردانێکی نێنی دوێنێ گەشتۆتە شاری بەغداد و زنجیرەیە کۆبوونەوەی لەگەڵ سەرکردەی گروپە چەکدارەکان فەسائیلی موسەلەحە ئەنجام داوە لە ماڵی محسین ئەلمەندەلاوی و هەندێک پەیامی نوێی ئێرانی ئاراستەی لایەنە سیاسیەکانی عێراق کردووە بۆ خێراکردنی هەنگاوەکانی پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی عێراق.